لەسەر هێرشە درۆنیەکانی سەر کێڵگەنووتیەکانی کوردستان فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق داوای کردووە پەرلەمان کۆبێتەوە بڕیاریشە ڕۆژی دووشەممە کۆبوونەوەکان انجام بدرێت. سەبارەت بەمە بەڕێز چیایی تەیمور ئەندامی پەرلەمانی عێراق لە دۆکەوە لەگەڵمانە بەڕێز چیایی سوپاس بۆمە دەبوونی بەڕێستان بەخێر بێن بۆچی تاوەکو ئێستا و لیژنەی کە پێگەێنراوە بۆ لێکۆڵینەوە لە هێرشەکان هیچ ئەنجامێکی نەبووە؟ خوشحالم هەواڵ سڵاو لایەوە لە هەموو بینەرانی کەناڵی بەڕێزی وەش. ئینگلیس قسێکیان هەیە قسێکی کو عەرەب دەڵێن ماثۆر دەڵێن ئەکە دەتەوێت گرفتێک چارەسەری بوو نەبینیەوە ڕەوانەی لیژنەک بکە لیژنەک پێک بینە بۆ ئەوەی کە بەئەنجام بگەیت کە ئەنجامی نابیت. یعنی جێداخە ئەزمونەکان نیشانمان دەدەن کە ئەو بابەتانەی کە پێویست بۆ لیژنە بۆ دروست بکرێت و لیژنەیان بۆ دروست کرا هیچیان بە ئەنجامێکی ڕوون ئاشکرا نەگەشتیە. من زۆر گەشتبینش نیم کە ئەو لیژنەش هیچ ئەنجامی هەبیت ئەنجامێکی ڕاشکا و دیار کە دەستنیشان بکات کێنە لە دوای ئەو هێرشکردنە سەرکردەکانی ناوتی هەرێمی کوردستان. بۆیە لەوانەیە راپۆرتێک لە دوای فترێک راپۆرتێکی کە هیچ لایەنێک دەستنیشان ناکات دەربچیت لەوانەش هەر وا لەگەڵاوی بچیت و هیچ ئەنجامی نەبیت یعنی ئەنجامی ڕاگەیانراوە. باشە پەرلەمانی عێراق ئەتوانێت چی بکات بۆم پرسە؟ واللهی لەسەرەوە دەمیتەوە کە دانیشتنەکەی دۆزبە کە ڕۆژی دووشەممە ئی میێوانداریە کە وەزیرەکانی پەیوەندیدار وەزیری ناوخۆ وەزیری بەرگری میێواندار دەکات یان بۆچوونێکی تر هەیە هەری گفتوگۆ بیت یعنی مناقەشە بیت بینی ئەندام پەرلەمانەکان ئەکە ئەوەی دووەم بیت بڕوانە کە هیچ ئەنجامی هەبیت و هەر نەکرێت باشترە چونکە بە تایبەت بڕگەیەکی تریش هەیە بڕگەیەکەمە کە لەسەر ئەو سوڵتانەی و ئاگرەی لە مۆتێلێک بەربوو لە شاری کۆت هەمومان دەزانین نزیکی انتخاباتین 183 پەرلەمانتاری شیعەیە بڕواتە بیت هەر هەموو دەیەوێت بۆ حەملەیەکی انتخابی پێشوەخت مداخەلە بکەن. بۆیش من گەشتبینینم ئەگەر دانیشتەکەش بۆ ئەوەیە کە سەرۆک وەزیران یان حەدی ئەقەل وەزیری بەرگری وەزیری ناوخۆ ئامادە بن و لەوێ پرسیار لێ بکرێن بە تایبەت لای ئێمەی پەرلەمانتاری کورد بۆەوەی بۆمان ڕوو ئاشکرا بکەن بۆ دەوڵەتێک بە حەجمی عێراق ئەو هەموو ئیمکانیەتەی هەیە ساڵانە وەزارەتی ناوخۆ وەزارەتی بەرگری زیاتر لە 20 تریلیۆن دیناریان هەیە و ئەو توانای نییە کە دەستنیشان بکات ئەو درۆنە لە چەند دەفرێن و کام لایەن لە پشتیتی. بۆیە لەسەرەوە دەمیت دانیشتنەکە بۆ گفتوگۆیە یان بۆ میێوانداری بەرپرسە باڵەکانی بۆری ئەمنیە لە عێراق. بەڕێز چیایی داوای بانگشتی سەرۆک وەزیران و وەزیرە پەیوەندیدارەکانتان کردو لەسەر هێرشەکان ئایا ئامادە بن بۆ پەرلەمانی عێراق؟ والله نازانم جارێ بریار چییە ناڵێ ماکە ئەوانە حاضر نەبن هەر بۆ گفتوگۆ بیت بڕواناکەم هیچ ئەنجامی هەبیت و بەرەوەی ناکەویت ئەو ماندیبوونەکە جەلسە بکرێت چونکە من دڵنیامە ناگەین بە هیچەوە دەبیتە مشتومڕ و لەوانە ببیتە ینی حتا حالاتی ڕاو و بۆچوونی جوداش هەبیت و لەوانە ینی سەغامگیرش نەبیت دانیشتنەکە. باشم هێرشانە یەکرێنە سەر هەرێمی کوردستان ئاماژ لێی چییە و بۆچی حکوومەتی عێراق ناتوانێت ڕایان بگرێ؟ ئەمە بە پرسیارەتی حکوومەتی عێراق نییە؟ هەواڵ هەمومان دەزانین ئەوانە ینی هەمومان ئەوانەش ئەوەی ئێستا پرسیار دەکەن هەمومان دەزانین کێنە ئەوەی پرسیار بکات کێ و نەیزانیت بڕواناکەم ینی کەسەکە بیت نەیزانیت دیارە ئەبوو هێزۆلانانە کە چەکدارن هەندە گرۆپن سەر بە حەشدی شەعبینە ئەوانە بە خۆیان دەڵێن گرۆپی بەرەنگاریان مقاومە ئەوانەنە ئەوانەش هێز و تواناکیان هەیە کە باڵادەستن حکوومەتی عێراق ناتوانێت هیچ ڕێکارێکی یاسایی بەرامبەریان بکات یعنی هەمومان دەزانین لە ساڵی 21
هراو جروبانا بون كبراشكاوي مالي مصطفى كاظمي كسروك وزيراني عراق بو سركردي هذا شكدار كاني قشتي عراق بو مالكيان بدرون بامانج قرد هر اوانا بون وين كاني رئيس وزراء لبن بي خوان دادنا يتر اما ويلا بغدانا واقع كذا ظاني هيك مدمانيه كحكومه العراق بتوانيت ديزانيت بس نواكانيان اعلانات دستيجان ناكات باشە بەڕەسیای ئەگەر سەلمێرا کێ لە پشت هێرشەکانەوەیە پێشبینیەکەن دەرەنجامەکەی چی بێ ینی بۆ لایەنی هێرشکار والله برواناكم يعني عراق بوهمو دامو دزقاي استخباراتي هوالجيري نيزانيت كينا باش دزانيت كينا بلام ناويرن نالم چونکە بە تایبەت ئەو گروپانە دەوڵەتێکی دراوسێ ناشارمەوە ئیران لە پشتیتی و هەژمۆنی ئیرانش سەرڕای ئەو زەربەی عەسکەری کە ئەمریکان و ئیسرائیلیەکان لێیاندا جارێ هەژمۆنەکە هەرمایە لەسەر سەرۆک وەزیرا لەسەر هێز و لایەنە سەرەکیەکانی سیاسی عێراق بۆیە من دڵنیام ئەوانە ئەو لایەنانە دەستیشان نەکەنە باشتر لێمە دەزانین کینە زۆر باشەمە کەی لە بەرژەوەندی عێراقایە کە حکوومەتی عێراق بەم شێوەیە قبولی کە و بێدەنگ بێلی آخر عراق هر وكو هيكلك ما وكو دولة أوي لمحتوى دولة نمايا يعني بطيبات بدرس بوني حي شعبي دولتك لنا ودولتك تبدرس بو حي شعبي كدرس بو أمان جوابه بيتا وكو أويلا إيران بضل حرس ثوري اشتيك بو شو درس ببيت كأولوية لا برابيدان بو أوبيت بو لشكري عراق نبيت يعني لا فكر مانديت هذه العامري وقت خو زور بشمازي ودا يقول استا طبخاني الشعبي زور بيسترا طبخاني جيش عراقي اما شوي يعني هزيكي تردرس بكن للايان هندا هزولاني سربا لاينيكي اقليمي معين او بلدز بنا حكومه العراق لشكري العراق وهزامني كان العراق باش يعني لنا عراق بو اسانيه هێرش بکرێتە سەر چێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان کە دوجار عراق خۆی زیانی لێکات یعنی ئەی عێراق ترسی نییە ڕۆژێک لە ڕۆژان هەر بەو درۆنانە هێرش بکرێتەوە سەرێکێک لە دامەزراوە فەربیەکانی عێراق بۆ نمونە وەزارەتی بەرگری یەکێک لە وەزارەتەکانی دیکە بله هر کاتێک ئێک لەو دامەزراوانە نیشانی دا کە بەجددی دژی او هێزانەیە دنیا بە ئەو چەکەی لە دەستیان دژی بەکاردێنێ ناڵێم لە ساڵی 21 ئەو درۆنانە بەکارهێنانە دژی سەرکردەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق کە لە هەمان کات سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقش بوو مەترسیەکی جدیە یعنی ئەوانە ناکرێت وڵاتێک هەبیت خۆ بە مستەقل بزانیت و شانزی بخوب كات وهزي كوالا ناو زكيا ودولتها هبيت بويش وانا مدرسة جدينا وانا لهيبتي عراقيان كم كردي لناو دامو دزغايلي ودولتي ديسانش ريغرن لا بيشكوتني هزا امنيا كانوا بوي بتوانن وانا بلادز بن لا باراسني هر سنوري عراقش وهر جياري خلقي عراقيش بەڵێ بەڕێست شای تەیمور ئەندامی پەرلەمانی عێراق لە دهۆکەوە لەگەڵ مامووی سوپاس بامەدەبوونی بەڕێستان بەخێر بێن